زەمانە ڕەسمی جاران نەماوە، چراغی نازم و موشی کوژاوە. لە دەوری ئێمە ڕۆمان و جەریدە، ئەگەر چی مەقسەدە زانینی باوە. ئەمان قەدری بزانن ئەم کتێبە، لە دنیا ئێستا چی ئەمتای نەماوە. لە ئەیامی حەیاتی شێخی خانی، لەسەر نوسخەی خەتی ئەو نووسراوە. لەلای ئەربابی خۆی بۆ قەدر و قیمەت، خەزینەی گەوهەرە و چیسەی دراوە. لە مەجموعی دووەل سۆران و بۆتان، لە سایەی ئەم کتێبە ناسراوە. لە کوردان غەیری حاجی شێخی خانی، ئەساسی نەزمی کوردی دانەناوە.